ساڵاتی 32 ساڵی کیمیابارانی هەڵەبجە سەر و ڕێز نوازدانین بۆ سەررجم شەیدانی کوردستان و شەیدانی کیمیابارانی هەڵەبجە من لێرەوە ئەمەوێت لەم یادەیە سوپاسێکی بێپایانی کە سوکاری شەهیدان بەرکەوتوانی چەکی کیمیایی مناڵەون بووەکان ئەوانەی کە خاوەنی پارێزگای هەڵەبجەن کە توانیان پابند بە ڕێمایەکانی وەزارەتی ناوخۆ لیژنە ئەمنیەکانی قایمقامەت و پارێزگای هەڵەبجە و ڕێنمایە تەندروستیەکانەوە لە دوو ڕۆژی ڕابردووە کە ئەو قەدەغی هاتوچۆکردنەمان ڕاگەیان خۆشبەختانە لە سەدانەوە پێنجی هاوڵاتیان پابند بوون ئەوش بۆ پاراستنی تەندروستی خۆیان و کەسوکارەکەیان بوو و لێرەشەوە داواکارم کە لە دوو ڕۆژی داهاتوشە 48 کاتژمێریکە لایەن پارێزگاری هەڵەبجەوە درێژ کراوەتەوە بە هەمان شێوە پابندی لیژنەکانی ئەمنی و لیژنە تەندروستیەکان بن و ئێمەش هەرچێکمان پێ بکرێ وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە و قایمقامەتی ناوەندی پارێزگای هەڵەبجە هەموو کارێکەکەین بۆ ئەو پێداویستیانی کە پێوەستە بە ژیانی ڕۆژانەیانەوە لە ئاو و کارەبا و پێداویستی خۆراکی بگێنە ماڵەکانیان و هاوکار و پشتیوانیان